مەرجی ڕۆژنامەنووس وریە حەمەکەریم پەردەی لەسەرەوەلادا کە بڕیارەکەی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەخانی ئاو بۆ ڕێگریکردن لە هاوردەی تەماتە نەخراوەتە بواری جێبەجێکردنەوە. ڕۆژی 23 مانگیە کە دەکاتە 14 ڕۆژ لەمەوبەر وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەخانی ئاوی هەرێمی کوردستان بڕیارێکی دەرکرد کە هاوردەی تەماتە لە دەرەوە بۆ هەرێمی کوردستان و عێراق قەدەغە کراوە. ئەم بڕیارە دڵی جوتیارانی خۆش کرد، تەنانەت وای کرد جوتیارانی بەسرە بێنە هەولێر و لە دیوانی وەزارەت لەگەڵ بێگەر تاڵەبانی وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەخانی ئەو کۆ ببنەوە و تاوێک مەتحوسەنایان کرد و بەدایکینان و بە وەزیرێکی باش لە قەڵەمیاندا کە ئەم بڕیارە دەستیان دەگرێت بۆ ئەوەی بەرهەمەخانیان ساخ بکەنەوە. بەڵام دوای 14 ڕۆژ بەسەر ئەم بڕیارەدا ئەمڕۆ تڕێلەیەک کە تەماتەی قاچاقی هەڵگرت بوو لە ڕێگای سلێمانی ژیانی لە وریە حەمەکەریمی ڕۆژنامەنووس و کەسێکی ترسەندەوە کە لە ڕووداوەکەدا ژیانیان لەدەستدا. پەرلەمانتاری کوردستان عەلی ئەحمەد ساڵح بەدوایرەچوونی بۆ ئەمە کردووە کە ئەو باسی لەوە کردووە شەوی ڕابردوو 8 ڕێلەی تەماتەی قاچاق هێنراون لە هەرێمی کوردستانەوە ئێستاش لە مەرزی پەروێزخان 18 بار هەڵگری دیکە وەستاون بۆەوەی داخلی هەرێمی کوردستان بکرێن و تەنانەت ئەنجومەنی جوتیارانی پێنجوێنیش کە بڕیاری قەدەغەی هاوردەی تەماتە لەسەر ڕێی ئەوان دەرکرا بوو لە شوێنی ڕووداوەکە ڕایان گەیاند کە ئەو تەماتەی کە هێنراوە ئەو تڕێلەی کە تەماتەکەی هێناوە تەماتەی قاچاق بووە. وردەکاری ئەم هەواڵە لە 964.kr بخوێنەوە.